یەک لە دابونەریتەکانی باڵەکایەتی مەسئلەی هەرەوەزیە، هاوکاری و هەرەوەزی. ئەوڕۆ هەرەوەزیە لە گوندی سرێشمەی دەڤەری باڵەکاتی دۆڵی ڕۆست هاتین تاکو ئەو ڕۆژە بچێرین. حتمەن هەر وڵاتێک ئەگەر هاتوو داهاتی خۆی هەبوو، ئەگەر هاتوو بەرهەمی ناو خۆی هەبوو، ئەو دیارە وڵاتێک پێشکەوتووە، وڵاتێک سەرکەوتووە. هاتین لۆ ڕست چێرانێ ئەوڕۆ ڕزی چێرین لە نەورۆزێ لە ڕۆژێ نەورۆزێ پاش نەورۆزێ ئەگەر کەشوهەوای خۆشبی دێن ڕزیە بڕن لە پاشینجی دەوری مانجی 24 دەست پێکەن لە چێرانێ بە گوێرە کەشوهەواکەی ئەگەر کەشوهەوای زۆر باران و قوڕ و ئەوە نەبی ئەتایەکی 5 ڕز ئەچێردرێ لەوێ بەولای کۆتایی ناچێردێ هیچ عاردیش بیتەوە دەبی دەرمان لێ بدرێ کتەمبەر بووە زۆر بە زەحمەتە تا قال بوو هەتا خولق و ئەوانە نەکەویتۆسا ئەو کاسی بێ پێشە ئایان کرد پێشە ئەوە هەموو بەدانە چه خەلاسە بۆ ئێستا دەستبێن تا هێوارێ خەریکەمینە تا تەواو بکەین لە چێرانێ لەبەرەوەی کاسیبی و ئەوە بڕک بە زەحمەت کەتیە پێشنا ئێستا بە زەحمەتیان خزێ ئێستا دەست پێکەین وردە ئینشەڵا واکەین بینە سەقرارێ جارە و قەدیم دەست پێکەین بە کاسیبێ ئینشەڵا. ئەو سنووری گوندی سرێشمێ سنوورەکی کشت و کاڵیە جا مەسەرەن شوێن هەیە لۆ باخچەی ئەتوانی سوود لێ وەربگرێ شوێنی شێتوان لۆ شنایەکان کەوەچی تەماتە و خیار و کدو ماینزان و بەرهەمی دیکە بەس ئێستا ئێرە شوێنەکە ینی تەنها لۆدار و باری لۆ ئەوەی سوود لێوەرەچێت بەس لۆدار و باری لێرەش زیاتر دارەکان خەڵکەکە بایەخی بە سێ و هەرمی و ئەنزیر و جوێزیدا خەڵکەکە پێشاوە شارزای نییە بۆ لە ڕووی کشت و کاڵەوە یعنی بزان کە سوود لە چه دارێک وەرەگرن یان ئێرانە لەگەڵ کەش و هەوای لەگەڵ چ دارێکە گونجێ لەگەڵ چ ناگونجێت کاتی خۆی لێرە مەسەرەن هەندێک میوەزات هەبووە نەبوویتە ئێستا کەس چاکن ئیسفادەشم لێ کردە مەسەرەن نمونەکی بەسیت وەکو جێلاس ئێستا ئەو دارە جێلاسە ئەو دارە جێلاسە بە قوتای خەڵکی ئێستا مەسەرەن لێران لێ گوندی سرێشمێ زیاتر باخیان پێدا لۆ خواردنی خۆیان لۆ بژێوی ژیانی خۆیان یعنی تەنها خواردنی ئیسفادەی شەو سەر ئەو شتانە و یعنی دیاری و تشتی وە ئیسفادی لێ بکەن وەکو پێویست تازە یەک دوو باخچەی لێ پێیا بوو یعنی بە تایبەتی ئەو باخچە مەسەر نمونە هەمووی خۆخ بیان هەمووی قەیسیبی تازێک باخچە و های لێ پێیا بوو دیگە ئێستا ئەو باخچە بینی هەمووی جۆر هەو جۆرە قەیسی تێدا خۆخی تێدا سێ و هەرمی هەنجیر ئەلوکا جویز ئەنوە میوەزای تێدا ئێستا مەسەرەن ئەم بخۆ ماڵم لە دیانەیە لێرە نیمە تەنها ئەو هاگەر ڕۆژە جوم ئایان ڕۆژێکی پشوو بێنی ناو باخچەی ئاودنیان خزمەتی بکەین دەینا ماڵمان لە دیانە لەو کاتێک کە قەیسیش پێگا لێرانە ئەمە پێویستن لە دیانی بەوەی هیچ میوەزاتێکی بخڕین هەل ئێرە لۆ جومعی یان ئافتەی دوو زاراندین بەربوومەکەی بین و لەوێن دەستفادی لێکەین خەڵکی هەتا ئێستا لێرە باەخی بە هەندێک داروباری نێدا نمونە وەکو تازش پێشتر باسم کرد جێلاس کە باەخان پێنێدا ئێستا ئەمە چاینتم ئەوە ئەبینی بەرهەمەکەی تەماشتکەەوە هەموو کروکەکەی هەمووی کردێ بەر وەکو ئینجی دنیا ئینجودیان لێران ئەسن بە خارشان دەهاتێ بچینن ئێسام لە لای سەرۆ لە باخچەی ئینجی دنیام چاندینە بەریان پێوەیە 3 ساڵ لە چاندی ئەو ساڵ بەریاندا لەو لای زەیتونم چاندی زەیتونیش مەسەلا عینێن بە هەمان شێوە سەرکەوتنی هینە قەیسی لێرە پێشە بەس ئێتمان بە قەیسی زەر دێدرا ئێستا و قەیسانەکەم لە ناو باخچەی خۆم چاندیا زۆربەی زۆری قەیسەکان پەیوەندەوەی سپی ئیرانیەکە لەگەڵ شینەکەی جا ئەو قەیسانش ئیسفادەش باشیان لێکرێ لەبەرس قەیسی پێشە تامەشەوە خۆشیان نەبوو بەس ئەو قەیس پەیوەندە هەم لە بازارەوە ڕەواجی لێسەرە هەم لە خواردنیش یعنی نۆزاتێکی زۆر بەتاون بەدەستێتە.
سەبارەت بە بژانەوەی کەرتی کشتتوکات لە ناحیە سمیلان شوێنەکە شوێنێکی گونجاوە سەبارەت بە بژانەوەی کشتتوکاڵ لە دەڤەری باڵەکایەتی چەندین ناوچەی گرنگی گونجاو هەیە بۆ ئەوی بەکار بێت بە مەبەستی بژانەوەی کشتتوکاڵ بەڵام خەڵکەکەی توانای ئابوووریان توانایەکی سنووردارە هەتا ئێستا کەلوپەل و کەرستەکانی زۆر کۆنی ڕابردوو بەکاردێنن لەبۆ بەرهەمهێنانی کشتتوکاڵ لە بۆ چاندن و چێڵان و ئەوانە. ئەو لافاوە چەند ساڵ لەمەوە پێشتر هاتبووە و ئەم شوێنەی گرتبەوە و هەموو زەر و جانەشی زۆرمان بەرکەوت و ئێستاش بە ئیزنی خوا بەنیازین ئەو شوێنەیە دیسانێکە ئاوادانی بکەینەوە نەمامی دەچینین و شینایان دەکەین و لەبەرەوەی گوزەرانی ئێستاکە وەکو چەند ساڵ لەمەوە پێشتر نییە وەکو فرۆشتن نەبی ئەوەندە ساڵە لەوە پێشتر شوێنەکە ئەوەندە نییە ئی خۆمان ئی فرۆشتن بی هەر بای باڵ و عالی خۆمان بوو یعنی بەرومەکە باش بوو چەند ساڵ لەوەی قەدیمەکە پێشی لاڤاوەکەی باخچەکی خۆش بوو عاردەکە زۆر بوو هەموو نەمام و شتەکانی تێدا بوو بەس ئێستا کە ئەو ڕووبارە و ئەو لافاوەی پێش ئەوەندە ساڵی هاتی هەمووی خەلاص کردێ یعنی شتێکی وها نەبوو وەکو پێویست ئەمە لێرە بەکاری بینی لێرە خەڵکی زراعات و خەڵکی باخچە و دوێژ و ئەو شتانەی لێرانە بوارە لێرە بەولایەوە خەڵکی تەماتە و خیار و باخچ ئاوادانکردنەوە و ئەو شتانەی ئەگەر بێت و لێرە خەڵکەکە مبالات بە گوندەکانی خۆیان بکە بە جێیەکانی خۆیان بکە ئێرانە پێویستی بەم عاشیان نابی پێویستمان بەو خوانە نابی کە لە شار لە دەرەوە لۆماندێ لێرانە لە شاری بینینەوە گوندەکانمان لێرە تەماتەکرێ خیارەکرێ باخچە هەیە دیسمان هەیە هەموو شتێکمان هەیە لێرانە پێویستمان بای شتێک نیە لە ڕحمی خۆی بە زیادی بەس ئەگەر خەڵک بێت و مبالات بە باخچەکانی خۆیان بکە ئێستاش لەوە تێو قەیرانە دروست بووە خەڵکەکە باشترە خەڵکەکە زیاتر مبالات بە باخچەکانیانەکە بە زراعاتەکانیانەکە بە شتەکانیانەکە خەڵکەکە زیاتر ڕووی سوڕانی تۆ ئەولایەنە لە دوایەوەش ئێرانەوە چمەندێقەی ڕوفتێ بە خۆتانە بینن جێکی زۆر بەجیز و بەدار و بارە بەس ئەگە خەڵک بێت و ئاوادانی بکاتەوە خەڵک بێت و چاوی لە باخچەی خۆبی قەنەعەت کە پێویستمان بە حکومەت ناوی پێویستمان بۆم عاشە نابێت کە حکومەت ئەمانداتێ بەروبەرمان کە دێتە دی لێرانە لۆمان نافرۆشێ لۆمان نافرۆشێ لەبەر تەماتە ئێران و تورکیە و خیاری دەرەوە دێ هیچ شتێکمان لۆ نافرۆشێ